بڕێڤەبەریا سەرۆک دۆناڵد ترامپ بفەرمی ئیران ئاگاهدار کردیەوەکە بەرسبێ ji bo taqîkirina mûşekeka balîstîkiya Îranê li roja yekşemê û herwesa ji ber hêrîşa milîtanên Hûthiyên Yemenê ku bi piştevaniya Îranê ne li ser gemiyeka şerî ya Erebistana Siûdî. Aya em agadarkirinawe çi watayekî heye derencamekan çi debin kurtkirinekişin em pisyarane arasteyî birêz Selahî Bayezîdî nûnerî Komalî şoreşgirî zehmetkeşanî Kurdistanî Êran dike kaka Selah zor bexêrbêyî. سپاس بۆ هاتنی جەنابەت بۆ سوودەکانمان ئەم ئاگادارکردنەوەی لە بەهۆی تاقیکردنەوەی موشەکە یان تاقیکردنەوەکەی موشەکەکە ئەبێ بەهۆی ئەوەی کە دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکا سیاستەکانی خۆی کە وعدی دابوو دژی یان دژاتی ئیرانی دەکرد ئاشکرا بکاتەوە جارێکی دیکە. زۆر سپاس بۆ داوەتان کاک دەخیل وەک گەزانین ئەوە یەکەم تاقیکردنەوەی ئێران نییە لە دوای ڕێککەوتنی ناوەچی بۆ پێنجمین تاقیکردنەوەی ناوەچی ئێرانە و دیارە شتی جیاواسەیە ڕوانگەی جیاواسەیە هەردووک لایەن ئیدارەی پێشووی ئەمریکا لە دوای ڕێککەوتنەکە وەکو زۆر گرنگی پێ نەدا کە نەیخستە خانێ ئەوەی کە دەرچووە لە ڕێککەوتنەکە بەڵام وەکو وعدەی دابوو سەرۆکۆماری نوێ کە پێداچوونەوە بە ڕێککەوتنی ئەتۆمێران بکاوە بە شتێکی زیانباری زیان هەڵوەشێتەوە بەڵێ ئێستا زۆرتر باس لێ پێداچوونەوە دەکرێت چون بەڕاستی هەڵوەشانەوەی تەنها ئەمریکی نیە پێنج لایەنی وڵاتی دیشەنەکە کەمێ قورسە بەڵام هەتا تەنات پێداچوونەش بکەین شتێکی زۆر ئاسان نییە بەڵام ئێمە دەتوانین وەکو بەشێک لە ئەو وتانەی کە دۆناڵد ترامپ کوتبووی دەیکەم وەکو ڕێگەنەدان بە کۆچبەران وەکو ساسکردنی دیوا لە نێو مەکسیک و ئەمریکا و هەروەها پرسی ئێران کە لە ناوچەکەدا بەرحاڵک و شەڕەنجێز دەناسرێت کەواتە بابەتی موشک تاقیکردنەوەی موشک ئەوەیەک بێ بیانەیەک بووە کە یان فرسەتی کە دۆناڵد ترامپ سیاستەکانی خۆی دیار بکاتن نەکەوەی دژاتی ئەو موشەکە بکات موشکەکە جاریەکەم نییە ئەویش بەڕاستی دیار نییە چون لەلایەک ئێمەگە سەیری ئەو کارانە بکەین کە دۆناڵد ترامپ لە ماوەی دوو هەفتەی ڕابردووەکەتی لایەنێکی مەسەن دژی ئەو بازرگانی جەهانیە دژی نافتایە دژی لەگەڵ ڕخنەی لە ناتۆ هەیە لەو بەرەش مەسەلەن کاتێکە هۆشداری درا بە ئێران سیاسەتی ناوچەیی خۆی پەرەپێداوە دووشتی جیاوازن بۆیە بە ڕای زانایان و سیاسی و ناوچەکە و استراتژی شتێکی زۆر دووشتی زۆر جیاوازن ئێستا بۆیان ڕوون نەبووتەوە کە بەڕاستی ئاگادارێکە چیە؟ ئاگادارەکەی ئەسن خۆی ئاگاداری کە چی دوایە چی هەنگاوی دواتر تەنانەت بۆ هێزی سەربازی ئەمریکا کە لە ناوچەیەوە چەند ڕۆژە ڕابردوو دیارە لە مێدیاکان لیان پرسییم ئەوان ژنیانزانیوە کە چ بکەین بۆیە ڕوون نییە کە بەڕاستی دەرەنجامی ئەم هۆشداریانە ئێرانش بە توندی وەڵام داداتەوە ئەکری ئیران چی بکاتن ئەگەر ئەم سیاستەی ترامپ بەردەوام بێ کات دژی ئێرانە بە ئاشکرای دژی دیارە ئێران بەشێکی بۆ خۆک باسمان کرد قازانی سەرەکی کردو لە کۆمەڵە گۆڕانکاری ناوچەکە دەستی کراوەیە لە عێراق لە سووریا ئێستا پەلی هاویشتە بۆ یەمەن لە لوبنان و وڵاتانی عەرەبی دیکەشی ئیکەنداویشی خستۆتە ژێر مەترسیەوە بۆی ئێران پێی وایە بە شێوەی 15 ساڵی ڕابردوو بۆ دەچێتە سەرێ هەر بۆ یەکەم جار ئەلێکبەری وڵایەتی کە ڕایبشکاری خامنەییە وڵامی داوەکتی ئەو تاقیکردنەوە کە بۆ پارێزگای لە ئێران ناچتە خانەی هێرش بە وڵاتانی دیکە حاڵێک مەزانین بە پێچەوانەی ئەم وتەیە لە مانجی مارس کە ئێران موشەکی پێشتری تاقی کردەوە بە زمانی عیبری ئیسرائیل سینووسە بکە دەبێ وڵاتی ئیسرائیل لە ناو بچێت ینی دەچێتە خانەی هێرشکردن بە وڵاتانی دیکە ئەگەر چی چۆتە ئەمەرکردن بۆ شتەوە کاکسەلا ئێستا پێش دەمێکە سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ توێتێکی تیژی بەڵاو کردووە دەڵێ ئێران یاری بە ئاگر دەکا و ئەوانە نازانن کە سەرۆک ئۆبامە چەند باش بوو بۆیان من وا نابم ڕووداوەکانی هەرێم ئەوانەی کە ڕوەدەن شەڕەکان و هەموو شتەکانی هەرایکە لە ڕۆژهڵاتی ناوە هەموو جارێ بە قازانجی ئێران بە کۆتایی هاتووە دوو بڵێ ئەم کێشەی دۆناڵد ترامپ لەگەڵ ئێرانە بە قازانجی ئێران کۆتایی پێبێتن دیارە ئەگەر بڵین بە پێی ئەو ڕووداوانی ڕابردوو بە قازانجی ئێران شکاوەتەوە بەڵام من پێم وایە ئەگەرێکی هەیە چون کۆمەڵە گۆڕانکاری دیکە هاتووە بەحاڵ ئەگە سیاسەتی دۆناڵد ترامپ ببینین کە تونند و تیژە بەنسبەت ئێران و سیاسەتی لەگەڵ تورکیا لەگەڵ ناوچەکە بەهرحاڵ
ئیدارەی نوێی ئەمریکا لەسەر دوو ڕێک وەستاوەتەوە یا دەبێ چاوپۆشی بکە لە سیاسەتەی شەڕەنجێزی و پەلهاویشتن بۆ ناوچەکەی ئێران یا دەبێ خۆی ڕێکخا لەگەڵ هێزەکانی سونی ناوچەکە وڵاتانی عەرەبی و تورکیا ئەوانە کە ئەو کات بە زیانی ئێران دەشکێتەوە. ئێمە دەبین ڕۆژانی داهاتە بین بزانین ئەو هوشداری دانانە ئەو زمانە توندا دەرەنجامەکە چی لێ دەکەوێتەوە. باشە دەرئەنجامی پێداچوونەوە بە ڕێکەوتنی حکوومەتی پێشتری ئەمریکای سەرۆک باراک ئۆباما لەگەڵ ئێران چی دەبێت؟ دەرەنجامەکەی دەکرێت وەکوتم ئەگەچی دیار نییە دەتوانێت ئەو گەمارە و ئابوووریانی لەسەر ئێران تونتر بکات دەتوانێت هەندێک مەرجی دیکە بقاتە سەر ئێران وەکو ئێران ئێستا پەلی هاوشێتە وەکو شەڕی پراکسی شەڕی بە نیابەتی لە ناوچەکە لە یەمەن و لە لوبنان و لە سووریا و لە عێراق دەکات دەتوان دەستی ئێران لە ناوچانە کورت کاتەوە کە بە شێوەیەکە ئەوە دەکرێت بەو شێوە کە تۆ پێت وایە کە حکوومەتی ترامپ دەتوانێت ڕێگا لە ئێران بگرێت لە یارمەتیدانی ئەو کۆمەڵانەی وەکو حزبڵڵا وەکو چۆن دەستی لە عێراق داوە وەکو کوتم بەرحاڵ کەوتوتە سەر ئەو دووڕیانە یا دەبێ پشت بە وڵاتانی سونە ناوچەکە بەستێکە و دەرەنجامی ئەو لێ دەکەوێتەوە کە دەستی ئێران کورت کال ناوچەکە بەڵام ئەوەی کە چەندە سەرکەوتو دەبێت لە عێراق و لە سووریا ئەوەش بەستراوەتەوە بە وڵاتی رووسیا کە بەرحاڵک و هێزێکە لە پشتی ئێرانە بۆیە شتەکە زۆر بەڕاستی دیار نییە کە ئەو هوشداری دانان ئەو ڕوبەڕووبوونانەوە ئاکامی بەرەوکوێ دەچێت. کاکسلا زۆر سوپاس زۆرستەکان خۆش سپاس جارێکی تر سەلاحی بازیتی نوێنەری کۆمەڵی شەڕەشگیری زەحمەتکێشانی کوردستانی ئێران میوانی کورد کۆنەکشن بوو.